ڕاگەیەندراوێک لە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان دەست بە سەرداگرتنی بڕی 51 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ لە ڕێکەوتی 23 نۆی 2023 دوای وەرگرتنی بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش لەسەر تۆڕێکی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر. بەڕێوەبەرایەتیەکەمان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی بە دوواداچوون و چاودێری لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایش توانی بڕی 51 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ دەست بەسەردا بگرێت. لەم ساڵێکێدا 3 تۆمەتبار دەستگیر کران کە ماوەیەکی زۆرە کاری بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەکەن. تۆمەتباران پەراوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. ئەو بڕەمادەی کە لەم ساڵاکێدا دەستی بەسەر داگیراوە بای زیاتر لە 100,000 جار بەکارهێنانە کە بەهۆیەوە چەندین کێشەی خێزانی لێ دەکەوتەوە و ژمارەیەکی زۆر لە تاوانی جۆرا و جۆر لە ناو کۆمەلگادا پێی ئەنجام دەدرا. لێرەوە بە هەموو ئەو کەسانە ڕادەگەیەنین کە کاری بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن دڵنیایان دەکەینەوە کە بەڕێوەبەرایەتیەکەمان لە هەوڵ و شەونخوونیەکانی بەردەوام دەبێت بۆ دەستگیرکردن و بمبڕکردنیان ئەوەی ماوەتەوە تەنها کاتە. بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان 24 نۆی 2023 هەروەها لە هەفتەی ڕابردوو لە چاڵاکیەکی تردا توانرا 3 تۆمەتبار دەستگیر بکرێت لە کاتی دەستگیرکردنیان دەستگیرا بەسەر بڕی 1097 شیت حەبی هۆشبەر لە جۆری میتادۆن.